ئەمە بەماکری ئەمە هەدیەکەی حکومەتی هەرێمی کوردستانە لە ڕووی شەرعی ناتوانم هەنێ قسە بکەم بەجینا هەزار جار خوا بیبڕێ. سڵاو لێ کاک سامان. چی ئەمە بەدەستەوە؟ ئەمە موچەی ئەم چل ڕۆژێ ئەمەتە ئەمە موچەی ئەم چل ڕۆژێ تخوا ئەمە بەربانگی پێکرێ ئەمە 30 ڕۆژ بەربانگ 30 ڕۆژ پارشێ و جەژن ژیان قوت مۆلیدە کارەبا ئاو ئەمە بەماکری ئەمە هەدیەکەی حکومەتی هەرێمی کوردستانە. ئەمە هەدیەکەی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ خۆتان چی لێ بکەین 100,000 چی لێ بکەین پای کەمەندان بیا بە چی 13 ڕۆژی ڕەمەزان ڕۆژۆی 1 کیلۆ گۆشت نەخراوەتە سەردەمی هەزاران ماڵی کەمەندامان بەتەمان هەر حەڤ ڕۆژەکەی تریش ئاوا بکەن بەسەی درعیبە بەسە کەی تاکەین برسێتی و بێڕێزێ بە کەمەندام بۆ فرەتدا پارەکە هیچ چی لێ بکەم وەرە تۆ منێم بە تۆ ئەبێت تۆ 1 مانگی من پارشیوم بۆ دابینکەی بەربانگم بۆ دامیکەی جلی جەژنی مناڵەکان ئیسەدان کەمەندام هەزاران کەمەندام لەسەر ئەوەی فەرموو کاک فەرموو باشە کاکە ئەبێت تۆ ئەوم بۆ بکەی بۆ 100,000 بۆم کەدە بۆم کەدەی تۆ ئێستا تۆ سەرروکی حکومەتی من هەوڵاتیەکەم بێ زەحمەت جەنابی سەرۆگۆم بۆ بکە بۆم کە دەی مەم 100,000 مانگێک برسێتی بۆ دابینکە لە دوای 40 ڕۆژ بەسەیتر وەڵی بێزە چوپی ئەڵێن کێن بۆ لاو بڕۆ ڕێکخراوەکەم بە سەدان کەمەندام داوای کیسێ برنجەکە وەڵی داوای شەربەتی مێوژەکەم تو خوا هەزار دینار باشە کاکە ئەوازە گۆشت بێنە وەرە 400 کەمەدامە بەناو ڕقم پێڵم کە کیلۆ گۆشتیان نەخواردووە 1 کیلۆ گۆشت بەچی بیکڕە بە 25,000 و 20,000 ئەو معاشە جوانەکەمانە لە ڕووی شەرعی ناتوانم هەنێ قسە بکەم بەجینا 1000 جار خوا بیبڕێ. باشە بۆ 100,000 نازانم بڕۆ بە حکومەت بڵێ بۆ 100,000 بۆ ئەوان 5 ملیۆن 6 ملیۆن 7 ملیۆن 8 ملیۆن بۆ کەمەندام 100,000 بۆ جێژانەیە بن بە کەمەندامە کاکە لە مۆزعەخی بەسەی کوات دەوڵەمەنەکان ئەوانیش بە پێی پێویستنی واتە لەم ڕەمەزانێ دەوڵەمەنەکانیش ناتوانێتە پێشەوە ئاوا ئەو بە پەنجەکانی دەست هەر ئەو چەند کەسن کە لە فەیسبووکەی خۆم بڵاوم کردوونەتەوە. باشە من بۆکسی خۆراکە بینیم بۆکسی خۆراک ئایا تێچوەکەی ئەوەنە زۆرە کە بدرێ بە خەڵکێک و هەموو خەڵکە سەری بۆ بگرێ دوێنێ خۆراکمان تەوزیع کردووە زیاد لە 100 کەمەندام خۆمان 3,000 یاومانەتەوە کە پاری تەکسەکەی پێ نەبووە بە قورعان پاری تەکسەکەی پێ نەبووە ئەگریایی بچۆنێ سەر چۆن بە سیاق تەکسیە بڵم ڕوون بێت بڵم بڕۆمەوە یعنی کە هاتووە خۆراکەکەی وەرگرت وەڵڵاهی پاری تەکسەکەی پێ نەبووە پاری تەکسی یەک بۆکسی خۆراک چەنە لە 13,000 دەست پێکا ئەو پەڕی زۆر فول بێ تا 50,000 بەڵام خۆ هەزاران دەوڵەمەندمانەیە ئەتوانێت بۆ هەزاران ماڵێکی $100 سەرف بکە وەڵڵەهی سەربەتان کەم ناکە کورە خوا خۆی فەرمێتی بڕوا بوو خوایە ئەو خوای لەسەرەوەی خۆی باسیەکات خۆی فەرمێ کەم ناکات ئەی تۆ بڕوا بەخوانیە دەوڵەمەنەکان ئەگە بڕۆپینی بڵێ بڕوانپینە ئەگە بڕۆپی بەخوا خۆی فەرمێتی سوێن بە ذاتی ئەڵا خۆی ئەڵێ ببەخشە کەم ناکە. باشە 13,000 ئەوەیە کە تەسویر و ڕوێنەی کەمەندامەکەم ژیە کاتە بۆکسی خۆرا وەرەگرێ نازان بڕۆ لە خۆیان پرسە منەوە نم لەسەر پەیامەکە بڵاوکەمەوە بڵێم هاوکاری بکەنەی تر نادە وەڵی وەزعێکی زۆر خراپەکە.